ای رفیقانی طریقت گردی عشقم شارکه شیرین قامتو شیرین قامتو شای سوزن خبر شیرین قامتو
بان پڕ لە جەننەت بینەرانی عزیز و خۆشەویست، سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنەی هونەرەوە هاتینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ دیدار و بەسەرکردنەوەی هونەرمەندێکی تر، هونەرمەندی ئەم جارەمان زامبیا خانە. زامبیا خانم، زۆر خۆشحاڵم کە لە بەرنامەی ئاوێنەی هونەرە ئامادەی. زۆر سوپاسانەکەم، سوپاس بۆ ئەرکوماندووبوونتان کە ئەمڕۆ ڕکتان کێشاوە بۆ شاری سلێمانی. زۆر سوپاسانەکەم کە ئەو دەرفەتتان بە من بەخشی کە خزمەتێکی بچووکیش بێت کە بتوانم بیکەم بە هەم کەناڵەکەتان و هەم بە خەڵکی خۆشەویستی ڕۆژهەڵات. زۆر سپاس، ئێمەش خۆشحاڵین کە لە خزمەتی بەڕێستین. زامبیا خان، ڕواڵی بەرنامەکەمان وایە کە هونەرمەندان خۆناسانیگان هەیە بۆ بینەرانی بەڕێز. پێم خۆشە بزانم زامبیا عزیز کێیە؟ بەڵێ، زامبیا توانم بڵێم لە خێزانێکی هونەری تۆتە دنیاوە. ئەتوان بڵێم هەر لە سەرەتای ژیانمەوە من بە حکمەوەی کە دوو برام موزیکژان بوون ئاشنا بووم بە هونەر. هاندێکی زۆر باشی من بوون وەکو خێزانەکەم و لە زۆرێک لە هەر لە مناڵەوە لە بواری هونەر وەکو گۆرانی بێش خۆم بینیوە. توانێت توان بڵێم کە هەر لە سەرەتای مناڵی مەوانەیە لە سەرەتای مناڵیمەوە لە بواری هونەر کارم کردووە. یەکەم جار وەکو کۆرس کارم کرد لەگەڵ تیپی مۆسیقای نەورۆز کە ئەو کات زۆرێک لە گۆرانیەکان لە شاری کەرکووک لە ستۆدیۆی کەرکووک، تەلەڤیزیۆنی کەرکووک کاری تۆمارکردن و هەم کاری وێنەگرتنی بۆ کرام. ئەتوان بڵێم کە سەرەتای کارکردنی من وەکو بواری هونەر هەر لە مناڵیەوە دەستی پێ کردووە، یەکەم جار بە کۆرس، دواتریش بە وەکو گۆرانی بێش. ئەو لە سەرەتاوە کە لە بنەماڵەیەکی هونەری دیارە کاک سەلاح و کاک گۆران کە براتن ئەوان دەور و نەخشیان هەبوو لە پێگەیانی تو لەوەی کەچیتە نێو دنیای هونەر. لەگەڵ ئەو تیپانە کامەتی بوو کە کارت کردووە و ئەو سەردەمانەیە کە دەست کرد بە گۆرانیوتن لە بوارێکەوە فلکلۆر بوو یا گۆرانیەکانی تر بوو؟ بەڵێ، یەکەم جار کە هاتمە ناو بواری هونەرەوانە بە دڵنیایی لە فۆلکلۆرەوە دەستم پێ کرد. لە زۆرێک لە بۆنەوە ئاهەنگەکانە گۆرانیە فۆلکلۆریەکانم ئەو توانیم. ئەتوان بڵێم کە فۆلکلۆر وەکو قوتابخانەیەک وا بوو بۆی کە بۆ من بۆ زامبیا کە بێتە ناو بواری هونەرەوە. و دواتریش وەکو کاری نوێ دەستم کرد بە کاری نوێ. هەندێک ئاوازی نوێم کارم لەسەر کرد وەکو گۆرانی و هەندێکیش لە کارەکان هەم کاری وێنەگرتنیشی بۆ کراوە. بەرحاڵەتوان بڵم کە هەم لە کاری نوێش کارم کردوم لە کاری فۆلکلۆریش. ئەو تیپانەیە کە لەگەڵیان بووی وەک تیپی مۆسیقای سلێمانی، تیپێشن تیپی تر بووە. ئەتوان بڵم کە زۆرێک لە تیپەکان هەم لە شاری سلێمانی و هەندێکیش لە هەولێر لەگەڵ تیپی مۆسیقای کەرکووکیش من کارم کردو. لەوانە تیپی مۆسیقای فۆلکلۆر، تیپی مۆسیقای سلێمانی لەگەڵ تیپی ئۆرکێسترای سلێمانی لەگەڵ تیپی کیژانی سلێمانی لەگەڵ هەر لە سەرەتای دامەزراندنی تیپی هونەری میلی من ئەندام بووم لەو تیپەیە و وەکو گۆرانی بێش کارم کردووەم. ڕەنگە ئێستا زۆر لەسەر خەیاڵ نەبم کە بتوانم ناوی هەموو تیپەکان و هەموو ئەو گروپانی کە کارم لەگەڵ کردوون ناویان بێنم لە ئێستاە. بەڵام ئەتوان بڵم کە لەگەڵ زۆرینەیان کارم کردووە، هەم وەکو ئاهەنگ، هەم وەکو کۆنسێرت، هەم وەکو ڤیستیڤاڵ، هەم وەکو بۆنە نیشتیمانی و نەتەوەییەکان بەشداریم کردووە. ئەوەی باسی تیپی بەرحاڵ ئەوەی کە لەگەڵ ژنان بەشداری کرد تیپی کیژی؟ تیپی کیژانی سلێمانی کە مامۆستای سەرپرسیەکە؟ بەڵێ، بەڵێ. جیا لە تیپی کیژی کە مامۆستا ئەنوەر سەرپەرستیەکە هەیە تیپی مۆسیقای تایبەت بژنان لە شاری سلێمانی؟ ئەوەی کە من ئاشنا بم تا ئێستا بەس تیپی مۆسیقای تیپی کیژانی سلێمانیە کە وەکو هەموو بڵین ئەندامەکانی ئافرەتن و وەکو تیپێکی ژنانە ناسراون. پێم وابێ لە شارەکانی تریش پێم وابێ ئەم تیپانە تیپی کیژان هەیە، بەڵام زۆر ئاشنایانیم بە حکمەوەی کە من لە سلێمانی ژیم و لە شوێنێکە بەس وەکو سلێمانی ئەتوان بڵم
ئەوەی کە من ئاشنای بوو شارەزا بم تەنها تیپێکی ژانی سلێمانیە کە وەکو تیپێکی ژنانە و تیپێکی هونەری کارەکان چالاکیان زۆرە ئەتوان بڵێم بەپێی ئیمکانات و توانای خۆیان خراپ نییە توان بڵێم بەشی خۆیان کاریان کردووە بەشی خۆیان دەستی خۆیان هەبووە و کاری هونەریان کردووە یعنی لە باشووری کوردستان کە ئەم نەختە ئازادیە هەیە بەڵێ بەرحاڵ بە مۆزعیەتەوە کە هەمانە ژنان توانیویانە ڕەوڵی هونەری خۆیان ببینن لە شاری سلێمانی یا لە باشوور بەگشتی بەو لە ڕووی کللتوری و لە ڕووی کۆمەلگاوە ئەگەر تۆ سەیری بکە ئەتوانم بڵم کە ژنان تا ڕادێکی زۆر باش توانیوانە کار بکەن چونکە بەڕاستی بربەستەکان ئەوەنە زۆرن بربەستەکان ئەوەنە زۆرن تەنانەت بۆ پیاوان زۆرن جا نەخوازە بۆ ئافرەتان ئەوە بێتە دوو هێندە لەبەرەوە ئەگەر بەپێی ئەو بربەستان و بەپێی ئەو کللتورە و بەپێی ئەو کۆمەلگایی کە لێرە هەیە ئەتوانم بڵێم کە ئافرەتان و ژنان بەڕاستی دەورێکی باشیان بینیوە کەم تا زۆر جێدەستی خۆیان دیارە کارە هونەریەکانیان دیارە ڕەنگە وەکو پێویست نەبێ وەکو ژمارەێکی بەرچاو نەبێ یاخو ژمارەکە لە ئاست پێویستانە بێخود لە ئاستی ئەو هەموو کارە هونەریانە بێ کە پیاوان کردوانە بەڵام بۆ ئێستا و بۆ ئەم کۆمەڵگەیە من پێم باشە هیوادارم کە ئەم کارەکان زۆرتر بێت جێدەستی ئافرەتانمان ژنانمان زیاتر دیار بێت بەڵام بەپێی ئەو هەموو بربەستە توان بڵێم کە کاری باشیان کردووە بۆ خۆت هەتا ئێستا تووشی کەندۆکۆس بوو لەمپەر بووی بۆ ئەوەی ڕێگر بن لەوەی هونەرنەکەی کاری هونەرینەکەی گۆرانی نەڵێی بەڵام من وەکو بیدایەتی دانیشتەکەشمان هەر ئیشارەم بۆیە بە حکمەوەی کە من لە خێزانێکی هونەری هاتوومەتە دنیاوە ڕەنگە وەکو خێزان من ئەو بربەستەم نەبوو بێت ڕەنگە وەکو کۆمەڵگاش ڕەنگە هەر بە هەماشی ئەو بربەستەم نەوێت چونکە بەڕاستی یەکەم بربەست کە دەست پێکا لە خێزان و دەست پێکە ئەگەر تۆ خێزانەکەت دەرگایەکەت بۆ ئاواڵا بکە ئەو کات ئەتوانی بەسەر هەندێک لە بربەستەکانی کۆمەڵگە زاڵ بیت تا ڕادێک ناتوانانی بڵێ 100% بەڵام ئەتوانی بڵێ تا ڕادێک ئەو بربەستانە بشکێنیت بەڵام من خۆشبەختانە تا ڕادێک ئەتوانم بڵێم ناڵم هەر بربەستم نەبووە بەڵام بربەستەکان بەو شێوەیە نەبوون کە زامبیا لە کارەکانی بۆستێنێت یاخود نەتوانێت برەو بە کارەکانی بدات ئەو گۆرانیانەی کە هونەرمەندانی پیاوەتویانە لەگەڵ گۆرانی بێژنەکان زۆر بە کەمی جیاوازیان هەیە بەڕێزت وەک هونەرمەندێک وەک گۆرانی بێژێک تا ئێستا حەولت ئەوە بووە یا تێکۆشاوی ئەو گۆرانیانەی کە ئێڵی پۆلین بەندی بکرێن بۆ ئەوەی بڵین ئەمە گۆرانی ژنانەیە و گۆرانی پیاوانەیە چونە تێکستەکە دیارێدا ئەو تێکستانە بگۆڕدرێ بەڵام من وەکو ئەوەی کە کاری هونەریم کرد بێ هەندێک جار مەسان گۆرانی هەبوو هی پیاوانی گۆرانی بێژێکی پیاو بووە گۆرانەکەم تۆ ئەگەر ئەو وشەیە یاخود دێڕێک یاخود ئەگەر هۆنراوەکە هەمووی کێشەیەکی بۆ دروست کرد بێتم کە بۆ ئافرەت نەگونجابێت چونکە ئافرەتیش کۆمەڵی خەسڵەتی خۆی هەیە و پیاویش بە هەماشەوە کۆمەڵی خەسڵەتی خۆیە من ناکرێت تعبیر لە حەز و خولیا و بیرکردنەوەکانی پیاوە بکەم و بەرجەستێ بکەم لە گۆرانیەکە یاخود لە کارێکی هونەریە لەبەرەوە ناچار بووم کە دەستکاری بکەم بەڵام هەندێک جاریش وا بووە کە پێویستی بۆ نەکردووە کە کار لەسەر ئەوە بکەم کە وشەیە یاخود یاخود هۆنراوەکانی بگۆڕم چونکە هەندێک جار ئەو گۆرانی کە پیاوە گوتوێتی کاری لەسەر کردووە تێکستەکەی بە شێوەیەک بۆ کە دوولایانە بوو هەندێک جار ئافرەتیش توانێتی بڵێ پیاویش بە هەمان شێوە توانێتی بڵێ بەڵام ئەگەر پێویستی بوو بێ بە تەئکید من دەستکاریم کردووە بەڵێ ئێستا بە چین گوێمان لە کلیپی درۆ بێ درۆ بەڵێ بینەرانی بەڕێز بە ئاوازێک ببینەوە دینەوە خزمەتتان بۆ درێژەی بەرنامەکە
بێزارم یار عزیزم بێزارم لە خۆم لە تۆ لە پەیمانی پڕۆ یار یار بێزارم بێزارم یار بێزارم لە خۆم لە تۆ لە پەیمانی پڕۆ عزیزم لا پەیمانی پڕ درۆ یار یار بێزارم بێزارم یار عزیزم بێزارم لە خۆم لە تۆ لە پەیمانی پڕ درۆ. زامبیا خان هەر کەسێک بە دەنگی کەسێک سەرسامە کە ناڵینەوە هونەرمەندی ئەو هونەرمەند بەڵام بۆ خۆت ئەو هونەرمەندانەیە کە کاریگەری و تەئسیریان لەسەرت بووە کێ بوون واوانە لەوانە چێژت وەرگرووە سووتت وەرگرتووە؟ بەڵێ من ئەتوان بڵێم کە گوێ لە زۆرێک لە گۆرانی بێژەکانی پێش خۆمانەگرم و بەتەکید هەمووشان زۆریان وەکو قوتابخانەیەک بووان بۆ ئەوەی کە تۆ پێ بگەین بەڵام وەکو ئەوەی کە کاریگەری لەسەر من هەبوو بێت هونەرمەندی خوا لێ خۆش بوو قادر کابان کاریگەریەکی زۆر زۆری لەسەر دەنگی من هەبووە هەستم کردووە کە لە ڕووی دەنگی و لە ڕووی ئەدا و لە ڕووی هەموو ئەو خەسڵتانی کە لە دەنگی ئەو هونەرمەندە هەبووە هەستم کردووە لە زامبیا و نزیکە و لەگەڵ کارەکانی ئاژیان بەڕاستی ئەتوان بڵێم کە بە دەرەجەیەکی زۆر کاریگەری لەسەر من هەبووە. یادی بەخێر قادر کابان یەکێک لەو هونەرمەندانە بوو کە بەداخەوە حکوومەتی بەعث سەرنگۆنی کرد ئێستاش گۆڕەکەی نادیارە لەکوێیە بەداخەوە هەزار جار یادی بەخێر ئەو بەرهەمەکەمەشی هەیە بەڵام بەڕاستی بۆ خۆی بووە سەرچاوێکی گەورە بوو مۆزیکی گۆرانی بەدڵنیایی بەڕێزت لەم لەولەولا کۆنسەرتە داوە لە شارەکانی کوردستان حەزەکەم باسێکە کۆنسەرتانە بکەیت کە لەگەڵ کێ بوون لەگەڵ چەتی پێک بوون بۆ کوێکوێکی بوون بەڵێ چه گرنگیکی بووە کۆنسەرت کە بەڕێزت کۆنسەرت بدەیت؟ بەڵێ وەکو کاری کۆنسەرت دوو کۆنسەرتم لە شاری سلێمانی بە ئەنجام گەیاندووە یەکێک لە کۆنسەرتەکانم لەگەڵ هونەرمەندی ئازیز شوان قەراخی ینی بەیەکەوە ئەو کۆنسەرتەمان نمایش کرد لەگەڵ ئەوە هەر لە شاری سلێمانی بۆ کۆنسەرتە لەگەڵ گروپێکی جوانە گروپێکی مۆسیقی جوانە لە یادی دامەزراندنی شاری سلێمانیا بوو ئەو کۆنسەرتەمان نمایش کرد. کۆنسەرتێکی تریشمان لەگەڵ تیپی مۆسیقای فۆلکلۆرا بوو ئەوان کۆمەڵێ گۆرانی بێژ بووین مۆسیقای فۆلکلۆری کوردی کاک سەباح بەڵێ ئەوەی کاک سەباحی سەنتور ئەوە لە پارکی ئازادی نمایش کرا ئەوەش یەکێک بوو لە کۆنسەرتەکان. کۆنسەرتێکی کەشم لە شاری پێم وابێ ئەگەر تۆزە لەسەر خەیاڵیم بزە بچێنەکە پێم وابێ ئاکرێ بوو ئەویش لە هین بووم لەگەڵ یەک دوو گۆرانی بێژی خۆشەویستە کە هەم گۆرانی بێژی منتیقەی بادینانی شیتیا بوو هەم کاک حسێنی شەریفیشمان لەگەڵا بوو هونەرمەند کۆنسەرتێکشمان لەبێ بە ئەنجام گەیان بز بڵێ لەسەر شوێنەکە شارەکە لەسەر خەیاڵ نیم بە بەهاڵانێڵم
لە کۆی ئەو کۆنسرتانەیە سێ کۆنسرتم لە کوردستان بە ئەنجام گەیاندووە وەکو دەرەوەش وەکو کاری کۆنسرتم نەکردەوە بەڵام وەکو کاری هوەری و بە گروپ چوینەتە دەرەوە و نمایشمان کردووە بە حکمەوەی کە من لە ئەندامی تیپی هوەری میلیم لە بانگێش کراوین بۆ دەروی وڵات لەوێ نمایشمان کردووە هەم وەکو چکە تیپی هوەری میلی لە دوو بەش پێکرێ بەشی موزیک و گۆرانی لەگەڵ بەشی هەڵپەرکێ و سەمام هەردوو گروپەکە ینی واتە هەردوو بەشەکە پێکەوە کاری هوەریمان کردووە لە دەروی وڵاتیش یەکێک لەوانە لە شاری لە زۆرێک لە شارەکانی هۆڵەندا وڵاتی هۆڵەندا کارمان کردووە ئەتوان بڵێم کۆی لە زۆرێکیش لە فیستیڤاڵ و لە بۆنە و ئاهەنگەکان و هەم نیشتیمانی نەتەوەیەتیەکان کارمان کردو و ئەتوان بڵێم کە کارەکان زۆرن کە یەکێک باسییان بکەم ماوەیەکش لە دەرەوە شێوە بزانم کەمێک بڵێ چەند ساڵێک ئەو ماوەی کە لێ بووم نەخێر کاری هوەریم نەکرد بەس تەنیا بۆ ژیان لەوێ مامەوە بەڵێ تیپ و موسیقای فولکلۆری کورد وە بزانوانی یارمەتیتیان کردو جگە لەو تیپی میلی کە بۆ خۆش بەشداری لێ ئەندامی چیان کردو کاکسەبا سنتور و مجموعەی هونەرمەندانەیە کە ئەو تیپیان هەیە بەڵێ وەکو ئێستاش ئیشارەم پێیا کە هەنێک بۆ نمونە یەکێک لەو کارانی کە لەگەڵ کاکسەباحا کردم کە بەتاکید ئەوە هاوکارێکی باش بوو بۆ من کە ئەو کۆنسرتەمان کرد لە پارکی ئازادی لەگەڵ بەڕێزیانە لە چەند بۆنە و ئاهەنگی نیشتیمانی و نەتەوەیەتی و بۆ نمونەیەکێک لەو بۆنانە هەشتی مارز بوو یادی ئافرەتان بووم و زۆرێک لە ئاهەنگمان گێڕاوە لەگەڵ تیپی مۆسیقای فولکلۆرە بەس وەکو گۆرانی بڵین تۆمارکرا و ئەوانە ڕەنگە کاری وام لەگەڵیان نەبێ بەڵام وەکو بۆنە و ئاهەنگەکان پەیوەندیمان بەیەکەوە هەبوو و کاریشمان زۆر کردو بە یەکەوانێ ئەو بەرهەمانەی کە تۆمارت کردووە لەوانەیە ئێستا نتوانانی باسییان بکەی بە هەمویان بەڵام زیاتر کێ ئاوازی بۆ داناوی لە چه هونەرمەندێک هەڵکرد وەرگرتووە تەنانەت ئەو شعرانەی کە بەکار بردووە شعرەکان تێکستەکانی اینکێ بەڵام من لەگەڵ کۆمەڵێک هەم ئاوازدانەر هەم شاعیر هەم میوزیکسیان هەم ئەوانی کە ئامادەکردی مۆزیکەکان کردووە کارم کردووە یەکێک لەوانە مەسەڵەن ئەوانی کە وەکو کاری تێکست کارم لەگەڵ کردوون هونەرمەندی خۆشەویست مامۆستا نەجم هۆگرام یەکێک لە گۆرانیەکانم تێکستی ئەوە دەرباز جەمال ئەویش یەکێک لە تێکستەکانی بەڕێزێتی کەژاڵ ئەحمەد شاعیری خۆشەویست یەکێک لە تێکستی گۆرانیەکانیشم با بڵین نیوەی تێکستەکەی نیوەی فۆلکلۆر و نیوەی شاعیری خۆشەویست کەژاڵ ئەحمەدەوە ئەویش کارم لەگەڵ کردووە ئەوەی بە هەمان شێوەش ئازادەڕەش بە ناوێشم بیر نەچێت ئەویش یەکێک لە گۆرانی بێژ خۆی هەر گۆرانی بێژە کاری گۆرانی بێژ دەکات وە یەکێک لە تێکستی گۆرانیەکانم هەری ئەوە و کاری تریشم کردو بەزە سەرەنگە لەسەر خەیاڵ نەبم بتوانم ناوی هەمویان بم بەڵام سوپاسی هەمویانەکەم وانەی کە تێکستیان بۆ من نووسیە و کارم لەگەڵ کردوون وەکو ئاوازی خەلیل عەبدوڵڵا یەکێک بۆ لەوانەی کە یەکێک لە گۆرانیەکانم ئاوازی خەلیل عەبدوڵڵایە ڕێز و خۆشەویستیم لێرەوە بووی یەکێک لە گۆرانیەکانم بە ناوی خەمی منە هی گۆرانی بێژ ئازادەڕەشە بە هەمان شێوە ڕێز و خۆشەویستیم بووی زۆرێک لە گۆرانیەکانم هەنێکیان فۆلکلۆر بوون و کاری تریشم کردو ئێستا لەسەر خەیاڵیم بڵێم دانەدانە ئەویش هەمویان باس بکەم وەکو ئامادەکردنی مۆزیکیش لەگەڵ کاکی من حوسێن کارم کردووە سیان لە گۆرانیەکانم ئەو ئامادەکردنی مۆزیکی بۆ کردووە گۆران عەزیز ئەو کاری ئامادەکردنی مۆزیکی بۆ کردوم بە هەمان شێوە زۆرن ئەتوان بڵێم کە گۆرانی برام بەڵام سەڵاحی برام هەر بە هەمان شێوە سەڵاح عەزیز کەویش هەر برامە کاری ئامادەکردنی مۆزیکیان بووە بە هەر حاڵەتوان بڵێم کە برام سابریش کێکێک لە ئاوازدانەرەکان بووە زۆرن ناتوانم ئێستا لەم گۆرانی بێژ نییە ئەو برایم سابرە نییە ئەم موزیک ژەنە و هەم ئاوازیش دانێت
ئەتوانم لەم کە زۆرن لە ئێستا لە بەرنامێکی ئاوایە ناتوانم ناوی یەک بێکیان بێنم بەڵام لەم بەرنامەیەوە ڕێز و خۆشەویستی و دەستخۆشی سەرکەوتن بۆ هەموو ئەو کەسانی کە لە پشتی زامبیاوە کاریان کردو و هاوکارم بوون ئیتر بە هەچ لایەنێکی هونەری بوو بێت من ڕێز و خۆشەویستیان بۆ نێرم هیوای سەرکەوتن و لە کەم و کوڕیشم ببورن ئەگەر ناوی هەندێکیانم مەسپاسیارەکەن و هونەرمەندانە بەڕاستی گۆرانی بشتن بەتەنیا نییە کۆمەڵی کەس لە پشت نەویان شاراوە بێت کاکسەلا کەمان لێ ئەوانە بەڵێ گۆرانیش کە هەم سنتور لێ هەم عازفیانەشە ئازفیانویشە ئێستا شەوانە خەریک کاری هونەری خۆیانە ئێستا ژەوان خەریکی کاری هونەری خوانن و زیاتر سەڵاح ئیبراهیم زیاتر سەرقاڵترە وەکو کاری هونەری چووکە هەم وەکو بەڕێوەبەری تیپی هونەری میلی بەڕێوەبەری ئەو بەڕێوەبەرێتیە لەبەرەوە ئەو ئەرکی ئەو پێم وایە بێ گرانترە وەکو کاری هونەری و بە هەمان شێوەش گۆرانیش گۆرانی براشم ئەوش هەر لە بواری هونەر کارەکە و جێدەستی خۆی دیارە ئەویش بەردەوامە لە کارەکانی زامبیا خان بەرهەمی تازە چی بەدەستەوەیە کاری هونەری کامنەوەی گەر ئیشارەی پێ بکەیت لە ئێستا کارێکمان هەیە وەکو تیپی هونەری میلی کە کارەکە لە دوو بەش پێکاتوە هەم بەشێکیان تعبیر لە شارەکانی کوردستانەکە بۆ منە کەرکووک سلێمانی هەولێر ینی شارەکانی باشوور باکووریشی تایە تقریبان باز لە کوردستانەکات لە لەهجە و طبیعەتی گۆرانیەکانی ئەو شارانەکات بەشی دومیشی کارکردنە بۆ پێشمەرگە بۆ ئەو گیان بەختکردنەی کە ئێستا پێشمەرگە لە بەرەکانی جەنگایە کە سنگانێ بە فیشێکی دوژمنانەوە بۆ ئەوی کە ئێمە بە ئارامی بژین بەڕاستی بەدڵیایی هەلێرە وەسڵیان بۆ نەرین سەری ڕێز و نازیش بۆ شەیدان دانوێنین کاری دومیان بۆ گەورەی و پیرۆزی پێشمەرگەیە کارەکە هەردووکیان تاوکەری یەکترن هەم وەکو ئێمە بە حکمەوەی کە بەشی موزیک و گۆرانیمان هەیە لەگەڵ بەشی هەڵپەرکێ و سەما هەردووکی لە خۆ بێت ینی هەم بە حرەکە هەم بە موزیک و گۆرانی تعبیر لە هەم ئەو کارەساتی کە ئەمڕۆ بەسەر گەلەکەمانایەت و هەم ئەو سوودە نیشتیمانیانەی کە بۆ هی گەلەکەمانە جارێکی کە نوێمان کردوتەوانێ و لەگەڵ تعبیرکردن لە شارەکانی کوردستان ئەمە هەمووی خۆی لە خۆیە و جۆرێک لە تێکەڵەیەکی تایە کە کارێکی هونەری و فۆلکلۆریە چونکە ئێمە تیپەکەمان فۆلکلۆریە لەبەرەوە کارمان لەسەر فۆلکلۆرەکە کردوتەوە باماشەوە کارێکی هونەری و فۆلکلۆری و بە حرەکە و هەڵپەرکێ و سەماش تعبیری لێکراوە ئەمە دوایین کارمانەکە کارمان بۆ کردو من وەکو سۆڵۆم هەیە لە ناو کارەکەیە بەڵێ کۆمەڵە گۆرانی بێژە هەرەکەی سۆڵۆیەکی ئەمیژ یەکێک لەوانە یەکێک لە سۆڵۆکان من کارم لەسەر کردووە و بەدەر لەم کارەشمان کێشەڵا لە داهاتووە ئەیبینن خۆم کاری ترم لەبەر دەستایە بڵین وەکو گۆرانی سینگڵ ئەگەر هاوکاری شەبێت یاخود دامە بێت یاخود بتوانین ئەگەر لە داهاتووکی نزیکە بارودۆخەکان جۆرێک لە ئاسایش و جۆرێک لە باشی بۆ بگەڕێتەوانێ کارێکی زۆر لەبەر دەستمایە کە کاری بۆ بکەم بەڵام لە ئێستا ئیشارە بە هیچی نام چکە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ئیشەڵا لە داهاتووە ئەگەر دەرفەت بوو هەوڵێم کە ئەو کارانەش بخەمە بواری جێبەجێکردنەوە کاری لەو چشتتان کردووە تا ئێستا پێشتر وەکو چی وەکو ئەوەیە کە گروپێک بێن دابنیشن لە بەشێک سەما پێک بێت بەڵێ یان لە شوێنێکی تر بەشداری کردووە بۆ کارەساتی هەڵەبجە بەڵێ وەکو کارساتی هەڵەبجە کارم بۆ نەکردوون بەداخەوە حەزمە کرد کە کار بۆ ئانیش بکەم بەڵام وەکو کارەساتی ئەنفال کارێکی هونەریم هەیە بۆ کارساتی ئەنفال کە ئەویش هی ئاوازەکەی هی هونەرمەندی خوا لێ خۆش بە سەباح شێخانیە خوا لێ خۆش بێت و تێکستەکەی هی محەممەد عەبدولکەریمە ئەمە دەکردی مۆزیکەکە هەر بە هەمان شێوە
عفو عمر عبدولکەریم تێکستەکەی عمر عبدولکەریمە ئەمە دەکرین مۆزیکەکەشی بامان شێواری هونەرمەندی خوا لێ خۆش بۆ سەباح شەخانیە و هەر لە منتیقەی گەرمیان و ئەو منتیقانەی کە بەر پرۆسەی ئەنفالەکە کەوتون لەوێ کاری وێنەگرتنی بۆ کراوە بەڵام لەبەر ئەوەی کە ئەم کارە چەند ساڵێک لەمەوبەر کاری تۆمارکردن و هەم وێنەگرتنیشی بۆ کراوە لە ڕووی کوالێتیەوە ڕەنگە زۆر باش نەبێت بۆ ئەو کاتە گونجاو بۆ ئەو کوالێتیە بەڵام لە ئێستا لە بەری کوالێتەکان و لە ڕووی تەکنیک و لە ڕووی ئەچیزەوە پێشکەوتنی بەسراتوە بەڵێ پێسی بە نۆژەکردن و لە ئێستا لە تیڤەکان دانابەزە بەڵام وەکو کارێکە ئەو کارم هەیە بۆ ئەنفال و کارێکی جوانیشە زۆر سپاس دەکەم. وەزارەتی ڕۆشنبیری یارمەتیتانەکا بۆ ئەم بەرهەمانە یان نا یار لەسەر حسابی خۆتانە؟ ئەتوان بڵێم وەزارەتی ڕۆشنبیری ئەگەر هاوکاریشی کردبێت طبعا لە ڕابردووە هاوکاریە بۆ لە ئێستا باردۆخەکە بە شێوەیە کە بەڕاستی ناتوانین کە هەم وەزارەت هەم حۆک و حکوومەت هەمووکو هەموو ئەو دەستگایان و هەموو ئەو دەستگانی کە لە خۆیان بە خاوەنی هونەرەزانن ناتوان کۆمەکی هونەرمەند بکەن بەڵام ئەو هاوکاریانش کە لە ڕابردووە وەزارەتی ڕۆشنبیری یاخود هەر کەناڵەکان یاخود دەستگاکانی ڕاگەاندن کە یاخود هەموو دەستگانی کە خوان بەبەرپرسی هونەرەزانن ئەتوان بڵێم وەکو پێویست هاوکاری هونەرمەند نەبوون هاوکاری هونەر و هونەرمەند نەبوون و نیانتوانیەوە بە شێوەیەکی بەرچاو و بە شێوەیەکی پێویست و لە ئاستی پێویستا بێت بەرەو پێشەوەی بەرن ئەتوان بڵێم هاوکاریەکان زۆر ڕەمزی بووە ڕەنگە جزئێکی بچووکی کارەکانتی پێ نەکرابێت بەڵام لەگەڵ ئەوەشا من کارەکانی ڕابردووم هەندێک جار هاوکاری وەرگرتووەکو ئەوەی کە جزێکی بچووکی کارەکان لەگەڵ بەو هاوکاریانە کرا و سوپاسیانەکەم بەڵام هیوادارم کە بەڕاستی هونەر لە هەج میلەتێکا بێ ئەبێ بەرەو پێشەوە برێت چونکە تۆ شارستانێتی هەموو میلەتێک بە هونەرەکەی ئەناسرێت ئەگەر تۆ هونەرەکەت نەبێ کاتە تۆ خاوەنی هیچ شارستانێتێک نامێنی لەبەرەوە پێویستە سەر هەموو میلەتێکە ئیهتیمام زۆر بە هونەرەکەی بە هیوادارم کە حکوومەت و وەزارەتی ڕۆشنبیری هەموو دەستگا بەرپرسەکان لە هونەر ئیتر کۆمەک و کۆمەکی هونەرمەندان بکەن بۆی کە کاری هونەری باشتر بکەن و بەرەو پێشەوەی بەرن کوالەتی باش بێت تەنها خەونی ئێمە ئەوەیە کە ئیتر هونەر بێتە مۆرکێکی جوانی گەلەکەمان چکە بەڕاستی بە هونەرەوە تۆ ئەتوانی بڵێ کە هەم هیوادارم کە وەزارەتی ڕۆشنبیری و لایەنی بەرپرس بەو ئەرکانەی خۆیانە بێن تێبکۆشن بۆ یارمەتیدەری هونەرمەندان بن بەڕێزت وە بزانم لە شانۆگەری بۆ مناڵان جێ بەشداریت کردووە باسیکی بکەیت. بەڵام تەواو شانۆگەریە ئەوەنە کۆنە ڕەنگە زۆر کەم لە خیاڵم مابێت چکە هەر خۆشم تەمەنم زۆر مناڵ بۆ کە کارم لەسەر شانۆگەری کردووەم شانۆگەرێکی مناڵان بوو پێم وا بێ ئەگەر بە هەڵایان نەچوو بێتم هی مناڵ پارێز بووم زۆر دڵنیاش نیم بە معلوماتی هەڵەنەیەم بەڵام شانۆگەریەک بوو بۆ مناڵان کرا لەو کاتەیە شانۆگەریەکە هەموو گۆرانیەکانی من وتومە هی شانۆگەریەکە شانۆگەرێکی درودێژ بوو هەم لەسەر شانۆش نمایش کرا من تەنها ئەو کارم هەیە بۆ مناڵان کە گۆرانی هەموو شانۆگەریەکە من وتومە دەرمەر بژیت بەرنامەکەمان بەرەو کۆتاییەچێت ئەگەر شتێکی تایبەتی تەیە من باسم نەکردوێت یا شتێک بڵێ بۆ عاشقانی دەنگی خۆت بۆ بینەرانی ڕۆژڵات تێوی و خەڵکی خۆشەویستی شاری سلێمانی کە خۆتان پێڵێن شارە حیاتەکە من زۆر سپاسی بەڕێز دەکەم کە ئەمڕۆ ماندووبووی لەگەڵ منە و زۆر سپاسی ئەم برادرانەکەم هەم لە کامێرەمان و هەم ئینارست و هەموو ئەو کەسانی کە ئەمڕۆ لەگەڵمان هیلاک بوون هیوای سەرکەوتن و بەردەوامیان بۆ خوازم هەمووانی کە لە پشتی کامێرە کارەکەن دەستخۆشیان لێکەم سوپاس بۆ کەناڵەکەتان و بۆ تەلەڤیزیۆنەکەتان هیوادارم کە بەبێ جیاوازی هونەرمەندەکان بەسەر بکەنەوە و توانەکانیان بەرجەستە بکەن و
داوام لە بینەران و لە گوێگران و لە هەموو کەسانی کە گوێبستی ئەم بەرنامەیە بن هیوادارم کە توانی بێتمان خزمەتێکی بچووکی ئەوان بکەین و ئەوانیش بە هەمان شێوە توانی بێتیان کە چێژیان لە کارەکانمان وەرگرت بێ و ئێمە هەم هونەرمەند و هەم گوێگر هەموو بە کۆجوانی هیوادارین کە توانی بێتمان سوودێ و بە یەکتری ببەخشین. بێگومان هیوادارم بەڕێزی سەربەرز و شاد بیت و سەرکەوتوبی لە کارەکان تا دیارە تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵاتیش ئەوەی پێ بکری و بەڕاستی هونەرمەندان بۆ خۆیان میلیان بێت لەم کاناڵەوە باسێک لە خۆیان لە هونەری خۆیان بکەن درێغیمان نەکردو هیوادارم هەر بتوانین ئەگەر ئەوەی کە پێمان نەکرا بوو بینەرانی بەڕێز و بۆ خەڵکی خۆشەویستی باس بکەین ڕۆژهەڵات تیڤیش تەلەڤیزیۆنێکە کە بەڕاستی هەتا ئێستا توانیوە لەو کاتەوە دامەزراوە خزمەتێکی باشی بە هونەر و گۆرانی و مۆسیقا و ئەدەب کردو هیوادارم زۆر سەرکەوتوو و زۆر سپاس دەکەم کە لەم بەرنامەیە ئامادە بووی. زۆر سپاس بێژ بەخێر بن. زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم بەرنامە لەگەڵ هونەرمەندی عازیز زامبیا خان تا هونەرمەندێکی تر و تا دیدارێکی تر هەر شاد و سەرکەوتوو بن بژین بە سەربەرزی.